بە ئامادەبوونی وەزیری کشتوکاڵ و چەند کەسێکی پسپۆر وەرکشۆپێکی ئەنجامدا و بڕیاردرا لە دوای گفتوگۆیەکی ورد لیژنەیەک بۆ بەدواداچوون و لێکۆڵینەوە لە خراپی بەکارهێنانی ئاو بەکار پێک بهێنرێت و ڕێگەچارەیەکیش بۆ ئەم کێشەیە بدۆزرێتەوە. لەلایەن خۆشیەوە عەبدولستار مەجید وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم ڕایگەاند کە مەترسی لەسەر ئاوی ژێرزەوی دروست بووە، لە ئێستادا چەندین کانی و بیر وشک بوون. وەزیری کشتوکاڵ هۆکاری دروستبوونی مەترسیەکانی سەر ئاوی ژێرزەوی بۆ خراپ بەکارهێنانی ئاو گەڕاندەوە و ئاماژەی بۆش کرد. تەنها لە شاری هەولێر نزیکەی 9500 بیر بە ناسایی لێدراون کە کاریگەریەکی خراپی لەسەر ئاوی ژێرزەوی دروست کردووە. لە هەڵوێست و مامەڵەی وڵاتانی دەوروبەرمان وڵاتانی دەرو دراوسێمان سەبارەت بەو ئاوانەی کە دەڕژێنە هەرێمی کوردستان وەچی دەربارەی ئەو ئاوەی کە لە هەرێمی کوردستان هەیە، واتە لە ناخی خاچی هەرێمی کوردستان هەیە، چ سەرچاوەی ئاوە، چ ئاوی ژێرزەویە، چ کانیاوە، چ هەر جۆگە و ڕووبارێکە. سەبارەت بە ناوخۆشمان بەڕاستی ئێمەش خۆشمان کەم تەرخەمین لە بەکارهێنانی ئاو. چی ئەو ئاوەی کە هاوڵاتی بەکاری دێنێ کە ئەمڕۆ ئاوێکی زۆر بەزایە دەچێ بە پێی راپۆرتی وەزارەتی شارەوانی 2015 ئەگەر هەڵم دەبم 168 یا 67 ئاوی کە دەردەهێنرێت یا ئاوی کە دابین دەکرێت بۆ هاوڵاتی هەرێمی کوردستان بەزایە دەڕوە خەسار دەبێت. ئێستا ئاوی ژێرزەوی لە هەرێمی کوردستان زۆر دابەزیوە. ئاسی ئاوی ژێرزەوی شوێن هەیە 70 مەتر 80 مەتر 100 مەتر ئاو دابەزیوە کە ئەو بیرانێکی هەبووە پێشتر ئاستێکی دیاریکراوی هەبووە ئێستا وشکی کردووە. لە ناو هەولێر چەند بیر وشکی کردووە و لە دەرەوەی هەولێر و لە شارەکانی تریشمان چەندەها بیر وشکی کردووە. لە هەولێر کە پێویستە تەنها 1500 بیر لێ بدرێ، ئێمە ئێستا لە هەولێر زیاتر لە 11000 بیر تێپەڕوو لێدراوە. ئەو بیرانەی کە بە نایاسایی لێ دەدرێن کە سەرپەیستی تێدا دەکرێت کە دیارە ئەویش دیسانەکە بە پێ ڕێنمایەکان و بڕیاری وەزارەتیش و ئەنجومەنی وەزیرانیش ئەو دەستگایانە دەستیان بەشەدا دەگیرێ